بەهۆی ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکانی هەرێم لە سەر چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکانیان و ڕێگنەکەوتنی هەولێر و بەغداد لە سەر ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان، کاریگەریەکانی قەیرانی دارایی و سیاسی لەسەر هاوڵاتیان کەڵەکەبوونی زیاتری بەخۆیەوە دی و خۆپیشاندان بۆ داواکردنی موچە و باشکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان ئەنجامدرا. بەڵام دوای چەند سەعاتێکی کەم ئاڕاستی خۆپیشاندان لە شارەکان گۆڕا و لە داواکردنی موچەوە گۆڕدرا بۆ ڕووخاندنی حکوومەت و سووتانی بارەگا حزبیەکان و فەرمانگە حکومیەکان و مڵک و ماڵی هاوڵاتیان، کە ئەوەش توندوتیژی زۆری لێکەوتەوە و بەو هۆیەشەوە 2 کەس لە ڕانیە شەهید بوون و لە شارەکانی تریش دەیان کەس بریندار بوون. لە هەموو ئەو خۆپیشاندان و پشێویانەدا کە لە هەرێم ڕوودەدەن، میدیاکاران و کەناڵەکانی ڕاگەیاندن دەبێت گەورەترین زەرەر و زیانیان بەربکەوێت. سەرباری ئەوەی بەدەیان کامێرامان و پەیامنێر بەرزەبر و لێدانی پۆلیس و خۆپیشان دەرکەوتون، چەندین میدیاکاریش دووکەڵباران و فرمێسک ڕێژکران. ژمارەیەک پەیامنێری ناوخۆ و کەناڵەکانی عێراق و ئێران و تورکیا لە 10 دەقیقەوە بۆ چەند سەعاتێک دەست بەسەرکران کە تا ئێستا نەتوانراوە ئامارێکی ورد بڵاو بکرێتەوە. سەرباری ڕژانی چەندین خوێنی بەناهاق و ئەو زەرەر و زیانە مادیە گەورەی بەر ژێرخانی ئابووری و مۆزەخانە و ئەرشیف و گەلەری و فەرمانگەکانی دەوڵەت و سووتاندنی دەیان بارگەی حزبی و ڕێکخراوەی کەوتن کە هەمویان تێکرا مای نیگەرانی و تێکچوونی سێکتەرەکانی ژیانی هاوڵاتیانی هەرێمەکەمان بوون. سووتاندنی کەناڵی تەلەڤیزیۆنی ڕاپەڕین لە بەرواری 19/12/2017 بە چەند دەستێک لەناو خۆپیشاندەرانەوە، بردنی سەرجەم ئامێر و کەلوپەلەکانی هاوکات هەر لە ڕانیە و لە هەمان ڕۆژدا هەردوو ڕادیۆی مەشخەڵان و ڕادیۆی دەنگی یەکگرت و سووتێنران و تاڵان کران. مامەڵەکردنی ناتەندروستی هەندێک لە کەناڵەکانی میدیا و ڕۆژنامەنووسان بەشێک بوو لەو هۆکارانەی کە ئەو ئاڵۆزی و بەرێکەوتنانیان دروست کرد کە ئەوەش دەرەنجامی هەڵە خوێندنەوە و هەڵە تێگەیشتنە لە ئازادی کاری میدیایی و پابەند نەبوون بە هەردوو یاسای کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و مافی بەدەستهێنانی زانیاری. پێویستیشە بوترێت لە ڕووداوی هاوشەوی ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو چەندێک بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشانی هێزە ئەمنیەکان بۆ کۆنتڕۆڵکردنی ڕەوشەکە و ڕێگەگرتن لە بەلارەدابردنی، هێندەش ئەرک و بەرپرسیارەتی گەورەتر دەکەوێتە سەرشانی داواکاری گشتی و وەزارەتی ڕۆشنبیری هەرێم و سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەوەی زیاتر چاودێری ڕووماڵ و کاری دامەزراوە میدیاییەکان بکەن تا لە تەنیش ئازادی کاری میدیاییەوە زیانی گەورەتر بە ئاشتەوایی کۆمەڵایەتی و سیاسی هەرێم نەگەێنن.